کوتمان ڕشانەوەی کە ڕشانەوەیکی لە پڕ دروستە بێت دوای شیر خواردن لە کۆتاییە منداڵەکە گەشەی کەمە بێت، گەشەی لاوازە بێت و جسمی با بڵێنە پوکێتەوە. ڕشانەوەیەک لە منداڵی دوای تەمەن 2 هەفتە تا 8 هەفتە ڕۆدات هەرچەند ئەگەر سپی بێ ئەم حاڵەتە زۆر جار لە کاتی گیرانی دەرچەی گەدای ڕۆدات. ئەمە جیاوازە لەو ڕشانەوەی کە لە دوای منداڵەکە لە دایکە بێت ڕشانەوەیشی هەیە، ڕشانەوەیشی ئاسایی سپی، بەڵام وەزنی زیاکات ڕشانەوەکە زۆر بەقوت نییە، لە لوتو دەمینایەتە دەر. ئەمان بەهۆی ئەوەی کە با بڵین نێوانی سورنجک و گەدەی شلێکی تایە. ئەمیتریان ئەوکوتمان ڕشانەوەی کە ڕشانەوەیکی لە پڕ دروستە بێت دوای شیر خواردن و منداڵەکە کە ئەڕشێتەوە حەزەکە شیری تر بخواتەوە، منداڵەکە گەشەی پێ ناکات، تووشی قەبزی ئەبێت، ئەگەر چارەسەری بۆ نەکرێت و دەستنیشان نەکرێت و چارەسەری بۆ نەکرێت لە کۆتاییە منداڵەکە گەشەی کەمە بێت، گەشەی لاوازە بێت و جسمی با بڵێنە پوکێتەوە. ئەم حاڵەتی بریتە لە حاڵەتی گیرانی دەرچەی گەدە کە زۆربەی بە سۆنەر تشخیصەکرێت، هەندێک قیاساتی لە سۆنەرەکە دەرەچێت. دوای کە حاڵەتەکەمان دەستنیشان کرد خۆشبەختانە چارەسەرەکەی بریتە لە چارەسەری بنەبڕ، چارەسەرێک کە تەواپی چاکە بێتەوە، ئەویش بە ئەنجامدانی نیشتەرگەری بۆی و لابردنی با بڵێن گیرانەکە. کەواتە ئێمە خاڵەکەمان لەسەر ئەوەیە کە ڕشانەوەکە هەرچەند ڕشانەوەیەکی سپیە لە نێوان تەمەنی دوای 2 هەفتە ڕۆدات لە پڕ ڕۆدات ڕشانەوەیەکی لە ناکا و ڕشانەوەیەکی سپی منداڵەکە تەندروستی باشە، ڕشانەوەیەکی ڕشانەوەی هەرچەنە سپیە بەڵام دەرچی گەدەی گیراوە. سمارت وەرچەرخانە.